ئاەتێکی تری کە زۆر شیرین و خۆشە، زۆر زۆر ئاەتێکی بەلەزەت، ئاەتێکی حتا برێی مژدەدار بۆ مسلمانان ئەوەتە خوای گەورە ئەفەرمی یا ئەیها الذین آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. ئەفەرمی ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە تۆبەیەکی خاڵس و مخلیص بکەن، داوای لێخۆشبوون بکەن لە خودای گەورە و بگەڕێنەوە لە گوناح و بەرەو ئیسلام و ئیمان و ئیحسان و قورئان و مزگەفت وەرن، ڕوو لە چاکە بکەن، پشت لە خراپە بکەن، بەڵام چ تۆبەیەک چ گەرانەوەیەک تۆبەیەکی نەسوح خاڵسەن مخلیسە و یەکجاری بۆ لای خودای گەورە بگەڕێنەوە. عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم بۆ ئەوی خوای گەورە لە هەموو گوناحەکانتان خۆش ببێ و تاوانەکانتان لە هەر هەمووی خۆش ببێتن ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار و پاشان بەسای ئەم تۆبەوە بەسای ئەم تۆبە ڕاگرتن و وعد و بەڵێن و پەیمانەی کەداتە خودای گەورە بتان باتە باغ و بێستان و جەناتێک کە ئاو ڕووباری بەبندا ئەڕواتن. يوم لا يخزي الله النبي والذين آمنوا معه ئەو ڕۆژەی کە ڕۆژی قیامەتە خوای گەورە پێغەمبەران و ئەوەی بەدوای پێغەمبەران کەوتون خەجاڵەتیان ناکە، خزی و عار و ناخۆشیان ناینتە سەرێ. لەبەر چی؟ لەبەر بەڕاستی بەدوای پێغەمبەر کەوتون عەلەیهی سەڵات وسەلام، بەڕاستی تەمەسوکیان کردبوو بە تەوبەکەی خۆیان، وعد و بەڵێن و پەیمانەکانیان کەدا بوو بەخوا و بە پێغەمبەر نێشکاندبوو. ئەوانە خوای گەورە ڕۆژی قیامەت خەجاڵەت و شەرمەزاریان ناینتە سەرێ، بەڵکو نەجاتیان دەداتن. چ نەجاتێک؟ بزانە نورهم یەسعا بەینە ئەیدیهم و بئەیمانهم. الله ئەکبەر. نور 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 لە پێشیان ئەڕوا، پێشیان ڕووناکە، هەموو پێشیان نورانیە. ئەوانە بەو نورەی کە خوا پێی بەخشیون ئەوە لە پێشیان ئەو نورەوە دەکاتن کە ڕێی خۆیان ببین و لە پردی سیرات و لە هەموو ناخۆشەکانی قیامەت نەجاتیان ببێتن. چ دەڵێن؟ یەقولون ربنا ئەتمم لنا نورنا واغفر لنا إنك على كل شيء قدير. ئەی خودای میهرەبان، ئەی پەروەردیگارە، ئەو نورەمان بۆ تەواوکە، زیاتر نورمان پێ ببەخشە، زیاتر نورمان بەسەدا ببارێنە و لە گوناحەکانیشمان خۆش بە، چکە تۆ دەسەڵاتت هەیە لەسەر هەموو شتێکدا.